سڵاوی خوای گەورەتان لێبێ وێنەیەکی تر و گریمانەیەکی تری وەرزی سێمی سکوید گەیم بڵاو کرایەوە. یاریزانی ژمارە 222 و ویژدانی نووسوی فرۆنتمەن و خۆشەویستەکەی بەخەبەر دێنێتەوە. پێشەوەی دەست پێ بکەین ئەگەر هێشتا ئەندامی کەناڵەکەم نیت کەناڵەکەم سەبسکرایب بکە. ئەمانە هەریەکە لە بڵاوکراوەی وەرزی یەکەم و دووەمە. ئاماژە بەوە دەکات کە کام لەمانە دەگەنە یاری کۆتایی کە ناوی خودی یاری کۆتایی سکوید گەیمە. وردەکاری قسە و باسی کەسانی ناو سێگۆشەکە کە دەگەنە قۆناغی کۆتایی لەم ڤیددیۆدا خستومەتە ڕوو ئەتوانن دواتر بینەری بن کە لە خواری ئەم ڤیددیۆیە دامناوە. قسە و باسی ئەمڕۆمان تیشک خستنە سەر ویژدانی نووسی و پیاوە باشەکانی زنجیرەکەیە کە هەر یەکەیان ڕۆژگار دڵی کردوتە بەرد و هەستی پاکیان نەماوە. لەم ڕۆژانە نێتفلیکس وێنەیەکی تری بڵاو کردەوە کە تەرکیزی خستۆتە سەر یاریزانی ژمارە 222 333. یاریزانی ژمارە 222 لە پێشەوە ڕاوەستەوە دەستی لەسەر سکی ڕاگرتووە بۆ ئەوی پارێزگاری لە منداڵەکەی بکات. یاریزانی 333 کە خۆشەویستەکەیەتی و دەکاتە باوکێ و منداڵە لە پشتەسەری ڕاوەستاوە و تووڕە و نیگەرانە چاوی لەسەر پاسەوانەکانی یاریەکەیە. ئەم وێنەیەش پەیامێکە کە بەشێکی گرنگی وەرزی سێم تەرکیزی لەسەر ژیان و پەیوەندی نێوان ئەم دوانەیە. یاریزانی 333 تا کۆتایی وەرزی دووەم بە جۆرێک ڕۆڵی نەرێنی دەگێڕا، بەڵام هێواش هەڵسوکەوتی بەرامبەر یاریزانی ژمارە 222 گۆڕدرا. ئەم دایکە دووگیانە ویژدانی نووسوی خۆشەویستەکەی بەخەبەر دێنێتەوە، وا دیارە لە پێناو منداڵ و خۆشەویستەکەی ئامادەی قوربانیدانە. بۆیە ئەتوانین بڵین ئەم ئافرەتە دووگیانە ڕەنگە ببێتە براوی یەکەمی یاریەکە. چۆن؟ یەکەم، لە زنجیرەی کۆریدا کوشتنی ژنێکی دووگیان ئەستەمە. دووەم، ئەگەر گیهۆنیش یەکەم بێت ئامادە نابێت ئەوە قبول بکات ژنێکی دووگیان بمرێت. بە دڵنیاییەوە ڕەنگە فیداکاری بنوێنێت و خۆی بکاتە قوربانی. سێم، ڕەنگە خودی یاریزانی 333 بۆ قەرەبووی ئەو بێبرپرسیارەتی لە ئاس خۆشەویستەکەی نواندوێتی خۆی بکاتە قوربانی. چوارم، ڕەنگە ئەم دایکە دووگیانە ویژدانی نووسی فرۆنتمەن بە خەبەر بێنێتەوە، ئامادە نەبێت کە بە چاوی خۆی بینەری مەرگی یاریزانی 222 بێت کە دووگیانە، تەنانەت ڕەنگە دژ بە لە ناوبردن یارێکە خۆی بکاتە قوربانی. ئەمە چۆن؟ ئەگەر لەبیرتان بێت لە نێوان فرۆنتمەن و یاریزانی ژمارە 222 هەستێکی قوڵ دروست بووە، هەستێک لە چەشنی پارێزگاری و پاڵپشتی تایبەت لەو ئافرەتە دووگیانە. بەردەوام ئاگای لێبوو، هەواڵی ئەپرسی، شیری خۆی پێئەدا، تەنانەت قسەگەلێکی دەکرد بۆ ئەوی پێ بکەنێت و ترس و دڵڕاوکەی نەمێنێت. هەستێکی باوکانەی ئەنوان. ئێستا هۆکارەکەی ئەمە چییە؟ بۆ ڕابردووی ناخۆشی یاریزانی ژمارە 1 ئەگەڕێتەوە. لە ئەگەر لە بیرتان بێت ئەویش هاوسەرگیری کردبوو و خێزانی دووگیان بوو، بەڵام بەهۆی نەخۆشیەکەوە هەم خێزانەکەی و هەم منداڵەکەشی لەدەستدا. خودی ئەم ڕووداوە وای لێ کردووە کە کەسێکی وای لێ دەربچێت و بێتە ناو ئەم یاریانەوە. ئێستا پرسیارەکە ئەوەیە، ئایا ئەم هەستە کە بۆ یاریزانی ژمارە 222 هەیەی ئەبێتەوەی ئەوەی گومان لە یەک کەسایەتیە نەرێنیەکەی بکات کە ئێستا ڕۆڵی تێدا ئەگەڕێت؟ ئەم ئافرەتە دووگیانە بێهۆ لێرە نییە. ئەو کە پێشتر ئەزمونێکی ناخۆشی هەبوو و خێزان و منداڵەکەی لە ڕۆژێکدا لەدەستداوە، بۆیە ئامادە نابێت بینەری مەرگی دایک و منداڵێکی تر بێت. بۆیە بڕیارەدات و گیانی هەردووکیان ڕزگار دەکات. ڕەنگە بە کوشتنی خۆشی کۆتایی بێت و خۆی بکاتە قوربانی لە پێناو مانەوەی ئەو دایک و منداڵە. هەرچۆنێک بیر لەم یاریزانە بکەینەوە زیاتر تێدەگەین ڕۆڵی یەکلاکەرەوە دەگێڕێت لە کۆتایی هێنان بە چیرۆکی زنجیرەی سکوید گەیم و شۆڕشکی نوێ بەرپا دەکات لە بەخەبەر هاتنەوەی ویژدانی نووسوی کاراکتەرەکانی چیرۆکی سکوید گەیمدا. دوای ئەوی لایکی ڤیددیۆکەتان کرد بۆ چوونی خۆتان لەبیر نەکەن. دوجار چی ڕوئەدات؟